بەناوی خی گەورەی مهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست ئێستا لە هەر شوێنێکن و ئەم پرۆگرامە بیستن یاخود ئەبینن خۆشحاڵین کە لە دەرفەتێکی نوێدا خی پەرۆردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست خۆشەویستان بەرنامەی ئەم جارەمان قسەکردنە لەسەر کۆمەڵک چەمکی قورئانی لە چەمکەکانی جیهاد قیتال ڕیبات و هەروەها قسەکردنە لەسەر غەزو و ئەم چەمکانە چۆن جێگیر بوون لە ناو ئاەتەکانی قورئانی پیرۆزە و ئەو سیاقی کە ئەم چەمکانەی لە خۆ گرتووە و هەروەها ئەو شوێن و ئەو بەرەنجام و ئەو لێکەوتانەی کە لەم چەمکانەوە ئەکەوێتەوە و هەروەها ئایا ئەم چەمکانە بە کۆ وەرەگیرێن و هەر هەمویان یەکمانە و یەک دەلالەتیان هەیە یاخود بە پێچەوانەوە ئەم چەمکانە هەریەکان مانایکی سربەخۆی هەیە و شوێن کەوتەکەشی تەنانەت شێوازی مامەڵەکردن لەگەڵیشە بریتە لە شوێنی تایبەت یاخود با بڵێن ئەو جێگای کە هەیەی ئەبێ جێگایکی تایبەت بێ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی دکتۆرا لە فکری ئیسلامی ئەم بابەتە تاوتوێکین دکتۆر جان زۆر بەخێر بێت. زۆر سپاسانەکەم دکتۆر جان ئەگەر لە سەرتاوە من و تۆ هەردووکمان تەبابین من وەکو کەسێک کە پرسیارەکە و جەنابیشت وەکو کەسێک کە وەڵامی پرسیارەکە دەیتەوە لەوەی کە ئیسلام تەنها عیبادەتێکی فەردی نییە واتە ئێمە بە تەنها خوددا بپەرستین و تەواو واتە ئیسلام هاتوێ بەس بۆ ئەمەنە مادام ئیسلام ڕنگدانەوەی لەسەر کۆمەلگا هەیە ئەبێ بە ئەخلاق و مۆڕاڵ و مادام ئیسلام ئەگوازرێتەوە بۆ بواری شریعەت و بواری شریعەتیش جارێککە ئەگوازرێتەوە بۆ بواری حکومڕانی و حکومڕانیش ئێمە ئەمانەوێ بە جۆرە لە جۆرەکانەوە بڵین کە حکومڕانیش دەسەڵاتیش کۆمەڵێک پێودانجی خۆی یاخود کۆمەڵک پێدراوی هەیە ئەچەک لەو پێدراوانە بریتە لە ئەوەی کە پێگوترێ لۆژیکی هێز واتە هیچ دەسەڵاتێک بەبێ هێز ناتوانێت سەقامگیر بێ و ناتوانێت ئیدعای ئەوە بکە تەبەنی ئەوە بکە کە بڵە من دەسەڵات دارم ینی قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر ئێمە قەنەعەتمان وا بوو کە ئیسلام شریعەت و حکومڕانیە ئەو کاتابێ دان بەوەیە بنین کە ئیسلام هێزیشی هەیە. بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان درود و سڵاو بە سەرگیانی پاکی پێشەوامان رسول الله صلی الله عليه وسلم یارانی و زانایان و شوێن کۆتوانی تا ڕۆژی دوایی سەرەتا زۆر سپاسیەوەکەم هێواخوازم ئینشاءڵڵا لە پەیام و پەیوەکانتانە لە ئیشەکانتانە سەرکەوتوو بن ئەو دەستەواژەی کە بەکارێت هێنا ئیسلام بەرنامەیەکە بۆ معنە گشتگیری کە هەموو لایەنەکان و هەموو ڕەهەندەکانی ژیان لە خۆگرێ ئەوە حەقیقەتێکی بێگومانە بابەتێکە کە هیچ گومانێکی لەسەر نییە کە ئیسلام پەیامێکی ئینسانی تەواو ئینسانەوە تەواو بۆ ژیانە و ئەم ئیسلامی کە قورئانی پیرۆز تەمسیلی ئەکا و پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە ژیانیا بە ماوەی 23 ساڵ ممارەسەی کرد هەموو تەواو حەقەتانە ئەسلمێنن بەڵام ئەوەی ڕاستی بزانین کە ئیسلام دوا پەیامە لە پێشی ئەوە چەند پەیامێکی ئاسمانی تر دابەزیون چەند کتابێکی خوایی دابەزیون نامی خوایی بۆ سەر زەوی هەموو ئەوانە ئەگەر ئاوا بچین و بیان خوێنینەوە لە مێژووەوە بێنەوە پیایە یەکەیەکیان ئەومان پێڵن کە لە قورئانی پیرۆزە 25 دانە لەو پێغەمبەرانە باسەکە و پەیامی هەندێکیشان باسەکە کە ئیشان چی بووە ئەوەمان پێ ئەسلمێنێ کە تەواو ڕسالەی ئاسمانی پەیامە خواییەکە کە پەیامی قورئانی پیرۆزە تەواو ئێوێ کۆمەڵگەیەک ئامادە بکە و ئەو کۆمەڵگەی کە ئینسانی تیا بژی کە ئینسانی تیا بەحەوێتەوە و ئەوی پێداویستی کۆمەڵگەیەکی هێمنی تەواو ئینسانی کە تەکریم و ڕێزی ئینسانی تا پێدەستابێ دروستیکە ئەمەش چی پێویستە لە قورئانی پیرۆزا بۆی دابەزاندۆ چوە قورئان دوایی کۆی هەموو پەیامەکانە بۆی کاتێککە باسی قورئانەکە باسی ئەدیانەکانی ترەکە ئەفەرمێ قورئان مهيمن عليهم ومصدقا لما بين يديه أم مصدقا لما بين يديه يعني أواني تلك هبون لكتاب أسمان كان نهات وهميان رفض كاو دانيان بياناني والله السفريان كاتوا سفري نكدونتوا مصدقي أوانا عليه أما شهر همان سرشاوي هي بلا أما طاو كري أبي تلك أبو أواني لبدا هبون زمني بون أما أنا كيتك بيامي كوتايي وكود داك أبو دم بيامي بمشي وازل لميجويكي قولي إنسان هو بەژیان و مارەسەکردنێکی جۆرا و جۆر لە چەندین زەمەنی جیاواز و سەدەی جیاواز و ڕووداوی جیاوازات تێپەڕی بە و پەیامێکی نردبێ حتمما هەموو پێداویستەکانی ژیانی تیادا بین کردووە وەڕەچاوی هەموو حاڵەتەکانی ژیانەکە چ لە ڕووی تاکەوە دەست پێکەین وەکو پەروەردەی تاکێک چی وەکو نیشتیمان و خاک سەرنجی بین چی وەکو پێداویستی پارێزگاری لە خاک و لە ئینسان لەو خاکەیە
هەموو ئەمانە لە ئیسلامە هەن. ئیسلام پەیامێکی گشتگیرە بۆیە لە هەر ڕەهەندێک لە قورئان سەرنجەین ئەگەر وەکو تاکێکی ئینسان سەیریکەین بەرنامەیەکی پەرۆدەی تۆپمەیی هەر لە لەدایکبوونەوە هەتا و ڕۆژێک ئەمرێ لەگەڵا بەردەوام. بەس ببوورە دوکتۆر ئەگەر بوارم ببوورە قسەکە لەسەر ئەوەیە ئێمە چەندێک بە لۆژی قسە بکەین و عقلانی قسە بکەین ناتوانین ئەوە دوور بخینەوە کە ئیسلام مادام ئیدعای ئەوە کە دەسەڵاتەوە توانای حکومڕانی هەڵگرتووە و توانای حکومڕانیکردنی هەیە بە تەشید ژەبێ قسە لەسەرەوە بکەین کە مەسەرەن بۆن من هێزیشی پێویستە واوی هێزە بۆ خۆی چۆنڵێ بە جۆرە لە جۆرەکان دەسپلینیەکە قسەکەمان لەسەر ئەمەیە چونکە ئێمە دوجار شۆڕ ڕبینەوە بە کۆمەڵک چەم کە هەڵگری چۆنەڵە باوا بڵێن بە مانایەک لە مانەکان بەر مەبنای جۆرێک لە شرعەتی جەنگن قسەکە لێرەیە ئەتوانی ئیسلام لە هێز دوورخینەوە لە ڕاستیدا خودی خۆی ئیسلام خودی پەیامی قورئانی ئیسلام خۆی هێزە هێزدانە بە ئینسان هێزدانە بە ژیان بەڵام ئەم هێزە چۆن بەکارهێنی ئیسلام گرفتی لەوایە نییە هێز ببێ گرفتی لەوایە چۆن بەکار ئەو هێزە بەکارهێنین چۆن ئەو قووەتە ئەو هێزێک کە ناوکەون چی هێزی تاک بێ چی هێزی زانستی بێ چی هێزی عسکەری و سەربازیمان بێ هەردووکی هەمومان پێویستە چونکە ئەوکو پێم وتی قورئان ڕەچاوی ژیانی ئینسانەکات چی پێداویستی ژیانی ئینسانە دابینی کردووە بەڵام کاتێک کە تۆ هێزت ئەبێت چۆن بەکاریهێنی لەکوێ بەکاریهێنی ئەمە گرنگە ئیسلامی پیرۆز ئەم چەمکەی هاتووە لە ڕاستەکاتەوە لە ژیانە ئەڵێ هێزەکان هێزی عسکەری و سەربازی بۆ ئەوە نین ئینسانی پێزەلیل کرێ بۆ ئەوەی ئینسانی پێ عەزیز کرێ لە باتی ئەوەی زیلت بۆ ئینسان دابنێ ئەبێ عیزت با بە ئینسان ئیسلام منطقێکی داهێنا پێی وتین ئەسڵ لە ژیانی ئینسانەکانە بەکارهێنانی هێز نییە هێزی عسکەری و سەربازی ئەسڵتیایە بەکارهێنانی عەقڵ و لۆژیکیانە بۆیە فەرمی ئودخولوا فی السلمی کافەی دامەزران کە لە هەر شوێنەکە وئین جەناحوا للسەلمی فەجنەح لەها ئەبێ لە هەر جێگەیەکە خەڵکێک هەبوو هەر چینێک هەر تاقمێت داوای ئاشتەواییان کرد و داوای ئارامەیەکیان کرد داوای هێمنیان کرد داوای ئاشتیان کرد ئەبێت تۆ ێستا چی بووی چونکە ئەسڵ لە ژیانی ئینسانە بەکارهێنانی هێز نییە هێز کاتێ بەکاردێ لە ئیسلامە منطقێکی وای پێوتین کە ئەبێ خزمەت کا بە خودی مرۆڤەکان ئەگەر نەبوو بە خزمەت بۆ ئینسان بێ ڕایگرین ئەگەر نەبوو بە خزمەت بۆ ئەو ژیانە بۆ ئەو ژینگەیە بۆ ئەو وڵاتە بێ ڕاگیرێ ئەمە قسەکەبانە لێرای ئیسلام خۆ دژیەوە نییە کە هێزی هەبێ بەڵکو خۆشی پشگیریەوە کاکە بێ هێز و قووەتی عسکەری و سەربازی هەبێ بەڵام ئەمانە چۆن ڕێخین لەکوێ ڕێگەخین کێ ئەنجامی ئەدا بەچی ئەنجامە دێ ئامانجەکەی چییە و ئەبێ لەکوێ بێ کەی بێ ئەم زەمینە و زەمان و ئەسباب و هۆکارەکانی ئیسلام ئەمانەی هاتۆ ڕاست کردوێتەوە بە کورتەکەی هێزی دەرهێناوە لە ژێر بەرژەوەندی تاکە شخصێکە ئەی خاتە بەرژەوەندی میلەتێک و نەتەوەیەک یخاتە بەرژەوەندی دەوڵەت و دەسەڵاتێکەوە هی هەمووانە کە خزمەت بە هەمووانەکە ئەبێت تاک بەسەریا حاکم نەبێ لە باتی تاک ئەبێ دەستەیەک ئەبێ کۆمەڵگەیەک ئەبێ بەرژەوەندی نیشتیمانێک بەرژەوەندی گەلێکی زۆر ببێتە فاکتەر ببێتە هۆکار و پاڵنەر بۆی زۆر باشە وەکو باسم کرد دکتۆر جان ئێمە ئێستا قسە لەسەر کۆمەڵێک چەمکی قورئانیەکەین خوێنەوە واتە بۆ چەند چەمکێکی قورئانیەکەین کە وەکو وتم بڵێن و نەڵێن ماناکانیان ئەوەی لێ چۆنەڵێ ئەفامرێتەوە ئەوەی لێ دەرەهێنرێکە ئەم چەمکانە چەمکێکن کە بۆ هێز بەکارهێنرێ و جۆرێک لە جۆرەکان شەرعیەت بە جەنگ و جیدالەوەی کە لە قورئانە دواتر مەسەن خۆی تەفسیری کردووە بەڵام قسەکردن لەسەر ئەو چەمکانە ئەوەیە کە چۆن ئەو چەمکانە لە سیاقی خۆیان ناوەستن و لە شوێنی خۆیانە بەکارهێنرێ من ئەگەر بوارم بدەی چەند نمونەیەکە هێنمەوە لە ئاەتەکانی قورئانی پیرۆز کە باز لە غەز و لە فەتح و لە حەرب و لە جیهاد و لە قیتال و لە ڕیباتەکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وأن الله لمع المحسنين وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم يا أيها النبي حرض المؤمنين على القتال يا أيها النبي حرض المؤمنين على القتال إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا إنا فتحنا لك فتحا مبينا يا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين قاتلوا الذين لا يؤمنون بالله ولا باليوم الآخر ولا يحرمون ما حرم الله إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يقاتلون في سبيل الله فيقتلون ويقتلون
وعدا عليه حقا في التوراة والإنجيل والقرآن ومن أوفى بعهده من الله فاستبشروا ببيعكم الذي بايعتم به وذلك هو الفوز العظيم. إن الذين آمنوا والذين هاجروا وجاهدوا في سبيل الله أولئك يرجون رحمة الله وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان الذين يقولون ربنا أخرجنا من هذه القرية الظالم أهلها. أما چەند نمونەیەک بوو لە نمونەی ئەو ئاەتانەی کە زیاتر باس لە چەمکەکانی مەسەلەن قیتال و جیهاد و ڕیبات و هەتا باس لە فەتح و لە ئەماناکە قسەکە لەسەر ئەوەی مامۆستا چۆن ئەمانە لە سیاقی خۆیان ناوەستن. بەڵێ لە ڕاستیە پێویستمان بەوە هەیە بین جارێکی تر ئەم چەمکانە بخوێنینەوە. لە سەرەتا من لە چەمکی جیهاد وەدەست پێەکەم بۆی کە باشتر و وازەحتر معناکە بین. وشەی جیهاد لە قورئانی پیرۆزدا لە هەر ئاەتێک هاتبێ لە هەموو سیاقی ئاەتەکان کە خوێتەوە هیچیان باسی قیتالی تێدا نییە. لە هەموو قورئانی پیرۆزدا بگەڕێ و لە هەموو فەرموودەکانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام وشەی جیهاد واتایەکی زۆر گەورە هەڵەگرێ کە من بە تێگەشتنی من پێم وایە چەمکی جیهاد بریتیە لە کارکتەرێکی چاکسازی بەردەوام لە ژیانی مرۆڤایەتیە. ئەو حرەکەتە ئیسلاحیە پەروەردەییە چاکسازیە کە ئەبێ لە ناو کۆمەڵگا بەردەوام هەبێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی بەردەوام لە ئومەتەکەمان کۆمەڵێک هەن ظاهرین عەلى الحەق. ئەمانە چونکە ئێمە پرۆژەیەکمان هەیە ئیسلام کە ناوی ناوە ئەمر بمەعروف و نەهی عەنی المونکەر. ئەم دوو شتەکە ئەم بۆ بابەتە کە ئەمر بمەعروف و نەهی عەنی المونکەرە ئەمە پرۆژەیە کە پێویستی بە کەسێکی تایبەت هەیە. ئەو کەسێک کە ئیشەکە ئەنجامەدا ئەم کارە ئەبێ صفەتی جیهادی لە خۆی بەرجەستە کردبێ. بۆیە کاتێک خۆ قورئانە خوێنی توانێت باسی جیهاد و وشەی جیهادی دیاوی یا جاهەدە یا مجاهەدە ڕاهەندی ئەم وشەیە لە چەند واتایەکەوە لە چەند سەرچاوەیەکە. یەکەمیان پێش هەموو شتێ وشەی جیهاد بۆ کۆششکردن و ئیشکردن و کارکردن بێ لە قورئان بە بابی فەعەلە هاتووە. بابی فەعەلە لە زبانی عەرەبیدا بابێکە بۆ مشارەکەیە لە نێوانی دوو کەس زیاتر ئەنجامەدرێ وەکو قاتلەکە واتانێ وەکو شارەکە وەکو مەسەلەن ئاکەلە وەکو واجهە ئەمانە هەمویان فعلانێکن لە زبانی عەرەبیە کە ئەکرێ ئەبێ حتمەن بەرامبەرێکت هەبێ. کاتێک ئەگەر ئەم وشەیە کاتێکە لە قورئانی پیرۆزە بە فی بەکارهێنێ واتایەکە بەخشێ ئەگەر هات و فی لەگەڵم بێ لەگەڵا بوو بیهی و واتایەکی تری ئەبەخشێ. والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا. بەڵام لێوێ فەرمێ والذین جاهدوا فی الله بەڵام وجاهدهم به جیهادا. ئەمە ئەم دوو دەستەواژان هەرێکان معنایەک هەڵەگرێ. بۆیە لە دەرەنجامی ئەم خوێندنەوە بۆ ئەم دەقا بۆ ئەم چەمکە لە قورئانی پیرۆزە ئەگەمە ئەم واتایە. وشەی جاهەدە بریتیە لە عەمەلیەک و پێم وتی کارکتەرێکی ئیسلاحی پەروەردەیی بەردەوامە چمکێکی زۆر حەواریە. ئێوە لە بەگەڵ معناکانی ژیان لەگەڵ خەڵکە لەگەڵ واقعی خەڵکە چی پێویستە کا بۆ چاکسازیکردن لە ژیانی خەڵکە لەو ڕۆژگارەدا ئەم ئینسانە لە خۆیان بەرجەستەکە. بۆیە کەسێک کە ئەڵێن مجاهیدە پێش هەموو شتێک ئەبێ لە ناخی خۆیەوە لەگەڵ نەفسی خۆی و دەرونی خۆیان خەریکی مجاهدە بوو بێ بۆ معنای کێبەرکێ لەگەڵ دەرونی خۆیان کردبێت تا هەموو ئەو هەست و نەستانەی خۆی ڕێکخا لەگەڵ پەیامەکەیە. یعنی وشەی جیهاد یەکەم جار لە خۆمە دەست پێەکە لە خۆم و ئەوێ دەست پێ بکەم لەگەڵ نەفسی خۆمان کەمە کێبەرکێکی تەواو ئەوانەی کە ئیسلام بڵێت لە پەیامە جوانەکانی و شتە جوانەکانی و فکر و عەقڵ و ئەخلاق و هەمووی یەکەم جار لە خۆمە بەرجەستە ببێ. دووهەم جار ئەم جار دێمە ناو کۆمەڵگا لەگەڵ کۆمەڵگە و تاکەکانی بەرامبەر و خەڵکی ترا ئەبێتە تەڕەفی سێهەم کەوابوو تەڕەفی یەکەم و دووهەم هەر خۆمم لەگەڵ خۆمە. تەڕەفی دووهەمی ئەم جاهدەیەم لە ناو کۆمەڵگا لەگەڵ دەوروبەرەکەی خۆمە. بۆیە هیچ کاتێک لە قورئانی پیرۆزە وشەی جیهاد تا ئەو کاتەی لەگەڵ بانگەواز و لەگەڵ فکر و لەگەڵ ئەمر معروف و گۆڕانکاریەکی هێمنانەی لەسەر خۆی بەردەوامی حەزاریە قیتالی لەگەڵا نییە. لە هەر لەحزەی کە ئەوەستێنرێت ئەو کاتێک کە ئیتر مەسەلەن داعوە کۆتایی پێدێ ئەو کاتێک کە ئیتر مەسەلەن مەنتیقی عەقڵ کۆتایی پێدێ ئەو کاتێک کە ئیتر پەروەردەک دەور نابینێ ئەو کاتێک کە ئیتر ئەم چەمکانە هیچیان مانایەکیان نامێنێ قیتال دەست پێکا قورئان جیاکاتەوە چ جیهادی لێکاتەوە وشەی جیهاد لێرە لێکاتەوە. ئێستا ناوێنەوە قاتیل و زان لە قورئانە لێک شوێنە کە قیتالی تایە جیهادی تایە نییە. بۆیە کاکەوا بوو ئەم چەمکە خۆی زوڵمی لێکراوە پێشتر. خەتای چیشە زوڵمی لێکراوە بۆ ئەم چەمکەت ئێستا تەنها کە ویزینە سەر کە ئەڵێن جیهاد یانی کوشتن و بڕین و ڕاودونان و سووتانە بۆ بەمانە قیتال هاتووە. ئەمە بەڕاستی بمانێ نەمانێر سەرچاوەکەی لە فقه گرتووە.
سەدەمی لە تقریبا 250 کۆچی بەدواوە لەو سەدەمە 150 کۆچیتە بەدواوە ئێمە ئەزانین زمینی فتوحاتی ئیسلامیە ئالو سەدەمەیە فقها ڕەحمەتی خۆیان لەبێ هەر چوار ئیمامە بەڕێزە کاتێک کە پێناسەی جیهادیان کردووە زۆر بەیان کێلوانەیە مەزەبی ئیمام شافعی جیهاد و القتال فی سبیل الله یەکسەر تەخسیسیان کردووە بەوە یەسەر بە قیتالەوە بۆیە کە ئەم معنە فقهیە گوازراوەتەوە بۆ ناو کۆمەڵگا بەس مامۆستا ببوورە ئەگەر ئەم پرسیارە بکەم بۆ وشەی جیهاد والذین جاهدوا فینا يعني ربطە بێتەوە بەخوای پەروەردگار جاویستم لەوە قسە تاو نەکردووە بەڵێ ببوورە من ویستم پرسیاری ئەوە بکەم وشەی جیهادەکە بۆ خوای پەروەردگار ڕبتێکاتەوە بەخۆیەوە واتە ئەم چەمکێکە کە ینی خۆی پەروەردگار داوای ئەکاوە هیچ پەیوەندێکی بە مەسائلی دنیایی و دەستکەوتنی دنیایی و ئەوەی کە پێگوترێت دوایی دێنە سەری کە لە بەرەنجامی غەز و زۆر جارەکەوێتەوە هیچ پەیوەندێکی بەوە هەیە لە ڕاستیە وتم ئەگەر هەر لاش وەنگا قورئان وشەی جیهاد جاهادەی بە فی بەکارهێنابێ وەکو جاهدوا فی الله جاهدوا فی الله جاهدوا فینا ئەمانە تحلیلکردنی غایەکەیە لەم چەمکی جیهادا کە چەمکی چاکەخوازی و ئیسلاح و پەیداکردنی دادپەروەری و چاکسازی لە کۆمەڵگایە ئەبێ ئامانجەکەی تەنها ئامانجێکی گشتی بێ نابێ ئامانجی فئەیەکی تایبەت جەماعەتێکی تایبەت بێ قۆڕەکردنی ئامانجی ئیسلاحی ئیسلامی خەلەلێکی گەورەیە کاتێک ئێمە ئەم ئیسلامە هاتووە ئیسلاحی ئینسانەکە کاتێک ئیسلاحی ئینسانەکە ئەم ئیسلاحە بۆ ئینسانەکە خۆیەتی نەک بۆ منە ئەبێم قسە ڕاستکەینەوە ئێستا مەسەلەن لە دنیای خۆمانی سیاسەتە هەموو حیزبێکە ئیشەکە لەسەر کۆمەڵگا بۆیە ئیشەکەوێ فکرێک بێنە لەو کۆمەلگا بیچەسپێنێ کە خزمەت بە خودی خۆی بکە بەو حیزبەی بەو گروپەی بەو جەماعەتە لە ئیسلامە ئەمە نییە لە ئیسلامە ئەو چاکسازەی کە یەکەی خزمەت بە خودی مرۆڤەکەکە خزمەت بە خودی ئەو کۆمەڵگەیەکە بۆیە جاهدوا فینایە هەر کەسێک ئەو کەس کۆششی خۆی و ماندووبوونی خۆی لەبەر خاتری ئێمە بێ لەبەر خاتی حەزی شخصی و گروپەکەی خۆی و حیزبەکەی خۆی نابێت بێ ئێمە بەڕاستی کاتێک کە عەلەمی جیهاد هەڵەکەین لە کۆمەڵگەکە ئەڵێن چاکسازی ئەەکەین ئەڵێ ئەمانە عەمەلێکی حەزاری بەتەواوی مانای حەزاری بەتەواوی مانای سەرشانەتی ئەمانەوێ گۆڕانکایی لە ناو کۆمەڵگە و ئینسان و تعامل لەگەڵ ئینسان و داتایەکی سەر لە نوێی ئینسان بکەینەوە ئەمە بۆ خودی ئینسانە ئەیدین بە هەدیە بە دیاری بە هەموو کۆمەڵگەکان ئێتە ئینسانە کورد عەرەبە فارسە ڕۆمە تورکە لە حیزبی منە لە حیزبی من بێ یانە بێ دەنگم بۆ بدا یانەیدا لەگەڵ منابێ یانە بێ منەو دیاری پێشکەشەکەم ئەمە قەزیەکە کە وەلەذینە جاهدوا فینا بۆیە فینا تحلیلکردنی ئەوەیە غایەی ئەم مەسەلەی جیهادە لە ئیسلامە پەیوەست بە گرۆپ و حیزب و لایەنێک و جەماعەتێکەوە بۆیە کەس ناتوانێت قۆڕخیکا بۆ خۆی ئەوە چونکە موڵکی ئینسانە خوای گەورە نادوتی بۆ ئینسان ئەم مڵکە ئینسانیە چۆن نتوانم منێک کە عالم مناوە خۆم نانەوە زانا بڵێم وەڵام من کردومە کە ئابوو بۆ منە هەرە بۆ من بێ بۆیە و خەڵکی ئیسلاحەکەمە دوای دەنگم بۆ با چمە پەرلەمان پێ چمە لەسەر کورسێ وەرگرم پێی وانە ئەبێ ئەمە بزانین کەوانیە ئەمە مەبەستەکە لەوە گەورەترە مەبەستەکە و ئامانجەکەمان زۆر لەوە کاتێکە وشەی جیهاد بەکارهێنرێ لەم قۆڕخە بچکۆلە هەم نەتیجەی کەمە بێ هەم لە ئەنجامی شان ناشرینمان کردووە وشەکەمان بچکۆلە خۆی گەورەیە و چەمکەکە بچکۆلا بێتەوە ئەو کاتە وازانین لە دیدی منە جیهادە لە دیدی توایە جیهاد نییە بەس ببوورە مامەستا ئەوە تا خوای پەروەردگار لە هەر لە قورئانی پیرۆزە فەرمێ فليقاتل في سبيل الله الذين يشرون الحياة الدنيا بالآخرة ومن يقاتل في سبيل الله فيقتل أو يغلب فسوف نؤتيه أجرا عظيما ئەوش مەبەستەکە لێرا قسەکەیتر لە باسی قیتالە قیتال لە ئێمە وتم قیتال لە ئیسلامە کاتێکە بێتە جەنگ ئەەکەین ئێمە جەنگیش لە پێناوی چیاکەین جەنگ لە ئیسلامدا لە پێناوی داڵ سەپاندنی دەسەڵاتمان نییە لە پێناوی ئازادکردنی خەڵکایە بۆیە فیلایە فی سەبیلی لایە چونکە سەبیلی خوای گەورە خۆی خاوەنی ئەرز و ئاسمان خۆی خاوەنێتی ئەگەر بیەوێ بەچە کە سەعاتێک هەموو کاتە دەسەڵاتی خۆی ئەو دەسەڵاتی خۆیەتی هەمووی شوالەکە خەڵک موسڵمان بێ و دیندار بێ بەڵام بۆ نایکە ئەو ئازادی داوێتی بە ئینسان لەوەرە کاتێک کە ئێمە قیتالەکەین بۆ پارێزگایی لەو ئینسانەیە وێ بێ ئامانجا خۆیەکە لە کیس نەچێ لەبیری بێ ئەو لەسەرتاوتم ئیسلام کە هات فێری کردین قیتال و جەنگەکانیشمان کە ئەیکەین لە پێناوی سەپاندنی دەسەڵاتێکی تایبەت نییە بەسە وڵاتێکی تایبەتە لە پێناوی دیفاعکردنە لە بەهامرۆیەکان لە ئازادی ئینسانەکان لە پارێزگاری لە جوانیەکانی ژیانە بۆیە سەرنجەی هەموو فتوحاتی ئیسلامی بۆ ناوی فتوحاتە بۆ خوای گەورە فەرمێ فەتەحنا لەکە فەتحە مبینە بۆ فەتحی مەکە بە فەتح دانێ بە قیتال دانانێ من ویستم مامۆستا جیاوازەکە ئەوە بکەین جەنابەت باس تیشکت خستە سەر بابەتی وشەی دەستەواژەی جیهاد و ئەمە ڕوون کردەوە شتێکی ترمان هەیە هەر لە ئەوش هەر ینی ئەندازەیەک نزیکە لە بابەتی یاخود لە دەستەواژەی جیهاد
ئەوش بابەتی فەتحە قسەکردن لەسەر فەتح ئایا ئەویش فەتحیش بە هەمان مەسەرم بۆن منە شێوازی جیهادکردن چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان دەگاتە بەرەنجام یاخود با بڵێن ئەو بەرەنجامی کە لە فەتحا دەستمانەکە هەمان ئەو بەرەنجامێک کە لە جیهادا دەستمانەکەوە یاخود بە زۆر بە ڕاشکاوی بڵێن با بڵێن فەرقی جیهاد و فەتح چییە یاخود با بڵێن ئەوەی کە جیهاد مەسەلەن هاندانە بۆ جیهاد یاخود با بڵێن ئەو بەرەنجامێکە لە جیهاد دەکەوێتەوە چییە ئەو لە بەرەنجامەش کە لە فەتحا دەسەکەوێت چییە؟ بەڵێ لە ڕاستیە خۆی فتح لە قورئانی پیرۆزەکە هاتووە زیاتر ئەو معنایە هەڵەگرێ کاتێکە خەڵکانێک هەن لە شوێنێکە گیرۆدە بوون گیریان خواردووە دەرفەتێک نەماوە بۆ ڕزگار بوون شوێنێک نەماوە پەنای پێبرن دوا پەنایان کە پەنای پێبن خوای گەورەیە دوعاکانیان ڕۆکەنە پەروەردگار کە ڕۆکەنە خوای گەورە سکاڵاکانیان تەقدیمی خواکەن ئەمە گیرۆدەبوونێکی وهایە کەسێک گەشتە حاڵەتێکی ئاواهی هەر کەسێک لەو کاتا ڕزگاریکە ئەڵە فەتح عەلەیهی با نمونەیەکی بچکۆلە بێنمەوە کاتێکە کەسێک مەژوورە کابێ و شوولەکە گڕی تێچوو بێ دەرگاش قفڵ بوو بێ چییە کاو کەسە هاوارەکە لە پەنجەرەدا لە دەرگادا بە دەنگ بە توانای دەنگی خۆی قیژێنێ فریام کەون ئەگەر کەسێک کلی دەرگاکە لە دەرەوە بکاتەوە دەرگای بۆ بکاتەوە ئەڵێن چیمان کرد ئەڵێن فەتەحنا عەلەیهی چونکە بۆ لە ناوە میحنەتێکی زۆر ڕووی تێکردووە ئەم میحنەتە وای لێ کردووە دەرەنجام ئەزانێت ئەگەر ئاوا بمێنێتەوانێ مردن چاوەڕێیەکە لەبەرەوە بۆیەکە پەنا بابەچی بە کەسێکی تێبێ ڕزگاریکە ئەمە خۆشبەختانە لە قورئانی پیرۆزە ئیسلام ئاوا هیە ئیسلام ئەو ئاینەیە ناچێتە سەر وڵاتت سەر گەی خەڵک بە زۆر ئەبێ یان موسڵمان ببی یان ڕەوکە یان وڵاتەکەم بەرەو هەر سەرواتە بۆ من بێ خەڵک خۆی حەزکالی ئێمە ئەچین بۆ لای خەڵک خۆی پێگیراوە تۆ داواکات تۆچی بۆ لای بۆیە کاتێک پێغەمبەری خوا لە مەدینەیە مەدینە بوو بە شارێکی زۆر جوان ئەوەی کە لە مەدینە بوو ژانێکی زۆر خۆش ئەوەی کە لە مەکە بوو وانە بوو بۆیە مەکەیەکان چەند جارە چوونە لە خەڵکیان نار بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەی ئەمەش کەی پێغەمبەری خوا دێتەوە بۆ لامان کەی ئێمە ڕزگارمانە بێ لەمە کاتی پێغەمبەری خوا چێ بۆ مەکە میلەتێک گەلێک نەوەیەکی زۆر بەرە ڕووی دێ نەچەکی پێ نەقشەڕەکە لەگەڵیا وەکو استیقبالیەکە بۆیە بەرەنجام ئەمە هەر بەرەنجامی جیهادەکەیە ئەمە خودی بەرەنجامی جیهادە کە شەڕی تێدا نییە کە تۆ ئیشێکت کردووە لە جێگە نمونەیەکە داوە ئەو نمونە هێندە جوانە سەدان شاری تر سەدان وڵاتی تر سەزاران کەسی تر ئاواتەخوازە پێی لەگەڵ تۆیا بشی فەتح دەرەنجامی جیهادە دەرەنجامی قیتال نییە ئەبێ و حەقەتە بزانین وەیەکە لەگەڵ قیتالە نایە لەگەڵ جیهادا دێت جیهاد دایمە لە مقابلە ئەگەر جیهادمان هەبێ جیهاد بۆ معنە قورئانیەی حتمما لە بەرامبەرە لە دوایە نەتیجەکەی فەتحە بۆ هەموو خەڵکانێک حەزەکەن تۆ لەگەڵ خۆ ئەمە ئیسلامەکە بڵاو بێتەوە هەمووی بە شەڕ بڵاو بوویەوە جایەکە لە ئاسیای ناوەڕاست و لە وڵاتانی ئەوروپا کیش سەرباز لێوە شەڕی کردووە هەموو لە ڕێکی ئەو ئەخلاقە جوان و ئاکارە جوانە بوو کە نمونەی هێندە جوان هەبوو خەڵکێک زۆر مشتاق بوو ئەلەوە فێر بوێ خەڵکی زۆر حەزێکرد لەگەڵ کەسێکا بژی خەلیفەیەکە کە شەو و ڕۆژ بپرسێتەوە لە حاڵ و لە باڵی و نێڵێت دزی لێ بکرێ و ماڵی سامانی خۆی و شەرەفی ناموسی پارێزراوە بێت دکتۆر جان ئەوەش خۆ ئێمە ناتوانین نوکڵیش لەوە بکەین کە ئەوەی کە پێگوترێت فەتح بەشێکی زۆریشی لە بەتایبەتی لە سەردەمی خولەفای ڕاشیدین ئەمە ئازانانی ئەو شوێنێت کە ئیسلامی پێگەیشت بە جۆرە لە جۆرەکان جەنگیشی تیا بوو جاوە بێ قسەکە لێرە ئەوەیە ئەو بەشێکیان پێوتێ غەزوو بەڵێ خۆی فەتح وتم معناکەی ئەوەیە فەتح بەس لەسەر وشەی فەتحەکە دکتۆر جان ئەگەر لە بواری تووبیشەوە سەیریکەین ئەڵێن کەسێک فەتح بەتن یا فەتح سەدری بۆ کراوە بریتە لەوەی کە خەلەلێک یاخود با بڵێن شوێنێک کە لە جسمیان گرفتار بووە دەریهێنن دوای وەکو خۆی لێکەنەوە ئەگەر لێرە قسە لەسەر فەتح بێ فەتح بەو مانای کە دەستکاریی گەوری جوگرافیاکە یاخود تەبیعەتی شوێنەکە یاخود با بڵێن ئەو لۆکاڵێتی کە لەو شوێنە هەیە چ لە ڕووی عورفی و لە نازام چیەوە زۆر دەستکاری ئەمە ناگە قسە لەسەر ئەمەیە قسە لەسەر ئەوەیە کە لە ڕاستیدا فەتح بووە کات دروست ئەبێ حاجەیەکی زۆر ملیح لە ناخی کەسەکە و دروست بووە لەو شوێنە دروست بووە داخوازەکە لە خەڵکەوەیە تا لە تۆ خەڵکە تۆ ئەبا بۆ ئەوێ ئەو کەسە نەخۆشەکەی پزیشکەکەوا لەکە فەتحی بەڵتنی بۆ بکە قسەکە لێرە ئەوەیە یعنی داخوازەکە و ڕەغبەتەکە لە خودی موسڵمانەکە ئێمە نیمانە بڵێن بمانەوێت ئەو وڵاتە ژێب ئەو خەڵکی ئەوەیە تۆ داواکە تۆ وەرە
ئەڵە وەرە چارە خۆی دێتە بەردەست ئەڵە چارەسەرم بۆ بکە قسەکەم ئالێرایە فتح بۆیەڵم بەرەنجامی جیهادا ئەگە جیهاد ئەگە خەڵکێک هەبن لە مسلمانەکان تەمان هەموو مجاهید نابێ چونکە بەشێک هەموو کەڵ ئەم کۆمەلگا مجاهیدی مجاهید بۆ معنایە کە بڵێ ببێتە کەسێک کە تەواو لەگەڵ ئیسلاما گونجا بوو و هەموو پرەنسیبستانەکان جێبەجێکە بتوان لە کۆمەلگا بەرجەستیانکە ئەمە جیهاد داوا و بانگەواز و ئەخلاقە هەمویان پێکەوە ئەکاتەوە ئابم مەفهومە هەموو کەس ناتوانێت وابێ ئەوە کەسانێکی دەرکەوتوو تایبەتە بن دێ ئەمانە بنە نمونەیەکی وا هەزاران کەس ڕاکێشن بۆ لای خۆیان هەزاران کەسی هەڵم بنیش نەخۆش و چارەسەر دەردەدارم وەرە چارەسەکە چۆن خۆتوەلەکەم جوان لێ بکە ئەو باسەکەم لێرە ئەوەیە بەڵام باسی غەزوەکان کە ئەڵێ ڕاستە غەزو ویستم پرسیاری ئەوە بکەم بۆی بچینە سەرەوە کە ئەڵێ غەزو واتە داپۆشینی زیاتر بە چۆنەڵێ بە جۆرە لە جۆرەکانی داپۆشینی جوگرافیایەک شوێنێک بەسەرەن ژینگەیەک چوزانم وڵاتێک ئەم چەمکە بڵێن و نەڵێن ئێمە با زۆر ڕاشکاو بین لەگەڵ چەمکەکە خۆی جۆرێک لە ئاوا با بڵێن لە داگیرکاری یاخود دەست بە سەراگرتن ڕەنگە شیاوتر بێ جۆرێک لە دەست بە سەراکردنی هەیە واتە شوێنێک غەزو کراواتە دەستی بە سەراگیرە خۆی ئەگەر چین و بۆناو بۆ قورئانی پیرۆست چەند جار وشەی غەزوە بینی لە قورئانە زۆر کەمە بینی کاو بۆیە کاچووکە غەزو و ئیسلام ئاواتی نییە ئامانجیشمان نییە ناشمانەوە بیکەین ئەی ئەمەی کە بە ناوی غەزەواتەوە جا وی قسەکە جا وەیتینگە قورئانە کە خۆی کەم هاتووە کەم باسکرا بە ماناوتانێک کەوا و ئیسلام خوازیاری ئەوەنە چونکە وشەی غەزو کە بەکارە هێنرێ لە عملی سیاسی ئێستایە و کۆنیشە تقریبا معنەکان نزیکە لێکۆ بریتە لە عملەیەکی منەظەمی سەربازی ڕێکخراوی سەربازی کێ بدا بەسەر وڵاتێکە جا قوتڕێکە شارێکە ژوێنێکە بەنیەتی چی بەنیەتی دەسڵات بەسەراگرتن جا ئەم بابەتە لێرە زانان توانە هەر جۆرە هێرشێک زانانی مەسەن علمی سیاسە و علمی عسکەری هەر جۆرە هێرشێکی منەظەم ڕێکخراو لە چوارچێوەیەکی ڕێکخراوێکی ئایا ڕێکخراوەکە بچووکە یا گەورەیە عسکەری و سەربازی بێ بۆ سەر وڵاتێک بۆ بوقعێک بۆ شوێنێک بەنیەتی ئەوەی کێچێ شوێنەکە داگیرکا پێڵن غەزوو ئەمجا لە دوای غەزوو لە بەرەنجامی غەزووە چی دروستە بێ احتیلال دروستە بێ استعمار دروستە بێ و هەزن لە دنیاش دروستە بێ لێرەوە کەوابوو ئەمە جۆرێکە لە تێگە جۆرێکی ترمان هەیە لە تێگەشتن لە مەسەلەی غەزوو کە ئەمانە زەتە حاڵتە ئیسلامەکە پێوی پابندە هەر جۆرە دان بەسەرا وڵاتێکە هێرشکردنێکی منەظەم بۆ هەر شارێک بۆ هەر ناوچەیەک ئەگەر بکرێت ئەگەر هێرشەکە بە ئەنجامی بەرەنجامەکەی خێر بوو بۆ ئەو کۆمەڵگەیە بەرەنجامەکەی دروستکردنی بنیاددانی ژیان بۆ ئەو کۆمەڵگەیە ئەوە پێوترێ لە ئیسلامە ناویە وکۆڵی ناوێکی باشە پێڵن غەزوو ئەگەر بەرەنجامی ئەو حرەکەتە بە ئەو جێگەیە خێر نەبوو ئەوە پێ دێ غەزوون احتیلالی داگیرکردن دان بەسەرە یا پێوتێ تاڵانکردن ئەمە بۆیە کە ئاڵێن ئەمە بکابوو وشەی غەزوو معناکەی محایدە بێلایەنە کەی دەرەکەوێت ئەو ماتای ئەم غەزوە باشیان خراپە لە دەرەنجامی دوای شەڕەکە دەرەکەوێت ئەگەر ئەم گروپە ڕۆشنە ئەو جێگەیە ئەگەر لەو شوێنەدا کە چون داگیریان کرد خێریان بۆ خەڵکە پێبوو بۆ ئەو خاکە پێبوو بۆ ئەو نیشتیمانە پێبوو ئەوە غەزوەیەکی باش و مبارەکە ئەگەر پێیان نەبوو بۆ ئەو خاکە خودی بەرەنجامەکە تحدیدی شەرعیدا بە غەزوەکە ئەگەر ئەو لەو شوێنەدا خێرێکی پێ نەبوو شەڕێکی دروست کرد ئەو کاتە ئەو غەزوەکی غێرە مبارەکە ئەو نە پیرۆزە نە باشە کارێکی احتیلالیە کارێکی سەرماڵ داگیرکردنە کارێکی بەسەرادان و تاڵانکردنە بۆی ئەمەیەکە ئەگە مفهومی غەزوو گەڕینەوە بۆ ئەمانە حاڵتە ئیسلامەکە لە سەری بەردەوامە کاتی خۆی لە سەردەمی خولەفای ڕاشدین ڕەحمەتی خوایان لێبێ ئەو غەزوەی کە موسڵمانان کردویانە چونکە ئەو جێگە حتمما لە شوێن ناشێکی باشیان داناوە شوێنێکیان بەجێ نەهێشتووە خەڵکەکەی مەسەن دوای بڵێ یا خوارد نەبوو نایەتە نەهات نایە ئێوە هاتن واتان کرد چونە هەر شارێکەوانێ نظامێکی قیتالی تایبەتیان هەبوو زۆرکاریش ئەبووە پەشیمان بوون دوایی بۆیە دوای ناوی فەتحی لێنراوە حتا لە زانانێکی مەسەن ینی دەستەواژە ناسانی علمی سقیبەن زانستی فکری ئیسلامی قسێکی جوانەکە لێرە داڵێ کاتێک غەزوو ئەگە دوایی لە بەرەنجامە ئەم غەزووە بەرەنجامەکەی باش بوو خێرێکی پێ بۆ کۆمەلگا ئەتوانی ناوی بنێن فەتح پێشێوتێ فەتح ئەتوە لەبەر ئەوە بۆ لەبەر توانیوێتی شتێکی جوان لەو شوێنەدا باشی هەبێ وەکو چەمەک غەزوو هەر لە سەرەتایی هاتنی ئیسلام شتێکە بۆ ناوی غەزوو بێ یا غەزوو مێژوەکەی خۆی غەزوو مێژووی کۆنی هەیە ناتوانین بڵین تەنها پێشی ئیسلامی هەموو شە بەکار هاتووە وشەیە بۆ ناو خەڵکە هەبووە بەڵام زیاتر تیرە و عەشرەتەکان و ئەوانە کردویانە بەڵام وەکو چەمکێک
کە ناو مەسەلەن لە ئیسلاما سەری هەڵداوە ئەوە لە سەردەمی تقریباً خولەفای ڕاشیدین و ڕەحمەتی خوایان لێ بێخوا لە سەردەمی پێغەمبەری خوا سەڵسەم چەند وشەیەکی بەکارهێناوە ئوغزوا فی سەبیل الله پێغەمبەری خوا سەڵسەم فەرموویەتی لە پێناوی خوای گەورە ئێوە غەزا بکەن في سبيل الله بكن دوام جاكون حتى فرميتي ونشل آفتان نكوجن حتى وبيا مصر كبيني لجن كآفة كوجرا ما كان هذه تقتل وكي كشتي نابوا ما بكوجرا آفة كوجرا كي كشتي نابوا بكوجرا پیامبر خدا این کاری که چون شتی و ابل شرک آفت کجرا که چکی پیانی و شرمان لگلانه که دوی اما اموشان پیامبر خدا بکاری هناو بلام وکو پیاموتی ام غزوه کاتیک غزوه کباش و پیوتی مبارک اگر هاتو برنجامەکەی خێرێکی بۆ کۆمەڵگە پێبوو و حتمما ئەوانەی مسلمانان کردویانە زۆربەی لەو غەزەواتانی کە کراو ناڵم لە خولەفەکانی دواتر شەڕیان کردو ئەوانە بەشێکی گونجێ سوڵتان و دەسەڵات و ملوک بوون بەڕاستی ناوی خلافە بۆ بەڵام لە ئەستا خۆی ساڵگری سیماجوانەکەی خلافەی ئیسلامی نەبوو خولەفای ڕاشیدین ڕەحمەتی خوای لێ ئەگونجێ ئەوان زوڵم مستەمی خۆیان کرد بێ بەڵام لە سەردەمی خولەفای ڕاشیدینە ئەوەی کە کردویانە لە وڵاتانە و شەڕیان کردووە لەگەڵ بەرامبەرەکانیان هەمویان بۆ داوکڵی خێریان پێ بۆ کۆمەڵگە هەمووی زۆربەی کات خۆشحاڵ بوون بۆی کەوان چونەتەوە شوێنانە زۆر باشە دکتۆر چەمکێکی ترمان هەیە کە ئەویش ئەندازەیەک نزیکە لە چەمکی جیهاد بە تایبەتی ئەویش ڕێباتە ئەم چەمکە کە سیرەکەی ئەوەنەی کە ئەگەر بەمانای سەنگەرنشینی و واروەها بەمانای دیفاع و داکۆچی و ئەمانە بێ زیاتر ئەڵێ چۆن ئەڵێ بە جۆرە لە جۆرەکان دیفاع با بڵێن وەکو چۆن ئەڵێ حراس حدودە بە دەوری بۆ نمونە قوارەیەکی دەوڵەتداری یاخود با بڵێن دەوڵەتێکمان هەیە پێویستمان بەوە هەیە کە سەربازی هەبێ پێویستمان بەوە هەیە کە کۆمەڵ خەڵکە بێت کە دیفاعی لێ بکە ئەم سەربازانە سەرنگەرنشینیەکەن واتە سنوورەکانمان نەپارێزن واتە دەوڵەتەکەمان نەپارێزن خودی چەمکی ڕێبات لە قورئانە چۆن باس کراوە چەمکی ڕێبات لە قورئانی پیرۆزە باسی حاڵەتێکەکە لە ناو سەنگەرەکان یا لە ناو جەشت و ڕیزەکانی سەربازانی حکوومەتێکە بۆ دیفاعکردنە لە حربی نەفسی شتێکمان هەیە ئێمە لە جەنگ کاڵین جەنگ تەماشای حربیشمان هەیە کاڵین حرب جەنگەکان دوو جۆرن جەنگی عسکەریبان هەیە کە تۆپ و تارە و تانگی تیا بەکارهێنرێ جەنگیشمان هەیە جەنگی دەرونیە ئەمە تۆپ و تانگی تیا بەکار نایانێ بەڵام قسەی تیا بەکارهێنرێ ئەم قسانە جاری وا هەیە کاریگەری زۆر زووسەکە لەسەر سەربازەکان ئەگەر پێ بڵێن ئاها کا دەوتیان ئەوە محەممەد کوژرا چەند سەحابێ چیان کرد شەکە دەستێک کۆتە خوارەوە چونکە ئەو حربێکی نەفسی بوو خۆ لەو کاتیا شەهید نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام هەر قسەکە خۆی وەقعێکی تایبەت لەسەر دەرونی ئینسانەکە دروستەکە ئالو حاڵەتانە کە حاڵەتی مجابەهە و حاڵەتی ڕوبەڕووبوونەوە و لە حاڵەتی لە ڕیزی سەفەکانی سەنگەرنشینی و ئەوانەیە قورئان شتێکی ناوە ڕێبات ئیصبروا وصابروا ورابطوا رابطوا بریتیە لەوەی کە ئەم دوو سەنگەرنشینانە پێکەوانە هەرچی ئیشاعاتێک بەرامبەریان بڵاو کراوە لە دەژیان ئەوان نەچن بەگوێ بکەن بەڵکو یەکتر چی بکەن یەکتر بەهێزکەنەوە پەیوەندی لەگەڵ یەکترا دروستکەن و نەبچڕێن لە یەکتر زۆر جار هەیە دوژمنەکە مەحاولەکە فئەداتان بڕێ لە یەکتر ئەم سەنگەر لەو سەنگەر بکە ئەبێ ئەوان چی بکەن ڕێبات بکەن واتە پێک و عەلاقە دروستکەنەوە کابوو ئەمە ڕاستی حاڵەتێکی تایبەتە پەیوەندی بە ڕوبەڕووبوونەوەی حربی نەفسیە ئەگەر بمانەوە نەمانەوە ئێستا لە دنیای ئێستاە لە دنیای ئێستا حربی نەفسی بەرامبەر کۆمەڵگەی ئیسلامی زۆر بەردەوامە بە ڕۆژانەیە ڕۆژانە بە سەدان دەستەواژە و قسەخێتە ناو کۆمەڵگەوە وتاتی دوای داعش لەوانەیە 200 کیلومتر و 200 دەستەواژەتر بوورژێنرێ لە ئەمە پێویستەکە ئێستا من تۆ ڕێباتمان هەبێ پێکەوە من لەگەڵ تۆ لەگەڵ ئەوە لەگەڵ فڵان کەسە ئەم ڕێباتە بەردەوامە چونکە ئەم حربە نەفسیە چۆن نتوانین ئێمە کاریگەرسە دەرون دروست نەکا بۆ توانین دروستی نەکا کە یەکتر گەرم بکەینەوە عەلاقەکە دروست بکەینەوە وەڵام بۆ یەکتر ئامادە بکەین بین کەیسە زانستیەکانمان بخەینەوە گەڕیەکەیەکەمان بڵێن ئەم وشانە لەکوێوە هاتووە سەرچاوەکەی کوێیە تاکو تۆ لە من جانەبی تۆ منجە تۆ جانە بمەوە بەڵێ بەس دکتۆر هەر لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەنفالە ئەمە ڕێبات بەسراوەتەوە زۆرتر بە خۆ ئامادەکردنەوە وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط خيل ئەمە سیرەکەی پێشەچیەک باز لە خۆ ئامادەکردنەکە دوایینجا ئەم چۆن ئەڵێ چەمچ ڕباتێتە ناو سیاقەکەەوە ئەعداد ئەوە شتێکی دەرونیە و نەفسیە و ئەمادی و هەمووی تایە بەڵام ڕێباتی خەیل ڕێباتی خەیل پەیوەندی بە خەیل و بە بیتێ لە هێزی مەسەن پیادە و هێزی ئەوانەی کەشتی پێگۆزدۆکە وڵاخ و دەبابەکان و سیارەکانتە ڕێبات کەوابوو زنجیرەیە کە لەوانەیە کە خۆشەکە خۆی پمانەکەی ئەوە ئەگەیەنێ زنجیرەیەک لە هێز لە دەبابە لە سیلاح لە تیارە لە چی ئامادە بکە کە ئەمانە هەمیان تاقم بن
تاقمێک مەسەن سوارچاکە تاقمێ مەسەن ئاوی پێ تاقمێ خواردنی پێمەسی پێ ئەوەیە یاین لە جەنگا تۆیکەیت ئەوانەی کە هەموو جەنگی خۆم بە پێ ناڕۆم بەڕێگا خۆ دەبابەکان نابێت تاقە دەبابە ئەبێ ستاف بێ خۆ مەسەن کاتێک کە تۆ تیارەت هەیە تیارەکە نام یەک تیارەدانی تو بڵێ تەواو ئەبێ ئەوی ستافێکی زنجیرەدار بێ پێکەوانێ سەرۆکێکیان هەبێ ڕئیسێکیان هەبێ و چەندانەیەکیش بن بۆی ئەوە ڕوا ئەو بێدا ئیسلاحەکەمیتیدام چێتەوە بۆ جەنگ ئەو دەبابانش کە هەیە مەسەن بێ زنجیرەیە بن ئەو وڵاخانەی کە بەکاریانە هێنی هێندێکیان خواردن هەڵەگرن هێندێکیان مەواتی پزیشکیان پێ هێندێکیان نەخۆشە گوازنەوە بۆ دواوە هەبێ ئەمەیە مەسەر ڕیباتی خەیل یعنی واتێ نەگەی مەسەن ڕیبات لێدا پەیوەندی بە جم و جۆرکردن و ڕیزبەندیکردنە وێتێ لە پۆلیۆنکردن و جاکردنەوەی ئەمانە ئەبێ هەمی بکرێ بە سەف تەنزیم کرێ نابێت لە جەنگە هەڕەمێکی هەبێ هەر کەسە بە ئارەزوی خۆی وڵاخی بە وڵات وەکێ بڕاتدان دەبێتەوە دواوە ئەبێ هەموو ئەمانە تەنزیم کرابن جەیش کاڵێن سەرباز کاڵێن مەسەن حکوومەتێک لایانی عسکەری هەیە یا قواتێکی هێزی پێشمەرگەی هەیە ئەبێ ڕێکخراو بێ ئەمەی قورئان ئاماژەیە بۆ دەرفەتە فراوانە گەورە کە ئێستا مەسەنە دنیای چەکداری و هێزدا بەدیەکەین لەوانەیە ئەو نەزەریەی ڕیبات بەهێزتر لە نەزەری عسکەری ئێستا ئەمە پێم وایە نەزەریەی ڕیبات لە قورئانی پیرۆزە نەزەرێکی زۆر تۆکمەیە ڕیباتەکە تەنها ئەوە نییە ئێمە هەر چەند جۆر دەبابەیەک ئەبێت دەبابەکان کە وکۆڵین ڕیزمان کردنی ئەو حیوانانەی کە بەکاریان هێنین جۆرەکانیان وەکو یەکتر گونجاو بن بۆ ئەو شوێنانە بەکار بێت کە ئەو جێگەی کە پێچێ شوێنی شاخاوی شوێنی دەشتمان هەیە بۆ دەشتەکان وشتر باشە بۆ شاخەکان وڵاقی مەسەن بانێ پێ باریک باشە هەموو ئەمانە بێت تەسەوور کەیتیایە ئەو عملێکی وردەکاری ڕێخستنە ئەمە تایبەتە بەو حاڵەتەوە کابوو مەرجنی ئەمە ڕیبات تەنها بەس بۆ ناو قیتال بێ یا تەنها لە ناو جەنگا بوو لە سەنگەری شەڕابێ لێەوە حربی نەفسی دەوانێت کاریگەری زیاتر بێ لە سەف چونکە ئەوەی خەتەرە کاتە تۆ لە سەنگەری پێشەوەگە هێزەکە بشکێ ئیتر وڵاتەکەشی داگیر کراوە کابوو لەوێ ڕیبات ئەبێ زۆر بەهێز بێ وەبێ ئەبێ دژایەتیکردنی هەموو جۆرە ئیشاعەیەک و بڵاوکردنەوەی پرۆپاگەندەیەک لەوێ ئەبێ کۆمەڵی خەڵک هەبن ئیشیان تەنها بەس ڕیبات بێ بەهێزکردنەوەی جێیش بێ وەرە بەرزکردنەوە بێ هەیەسەکان جاری وایە جێیشێک ئێمە هەمومان نەزانین لە عێراق کاتێک کە سەدام لەو هەرمی کوردستانە ڕوخا بۆ چەند هەزار جێشی لە ناو سەربازی ناو هەولێر و سلێمانی هابوو بەڵام کاتێک کە حاڵەتی شکانێک ڕۆدا لە ڕانیەوە هەموو شکێتە پێکەوە بۆ کاتێک ئێمە من لە بیرم دێ لە کەرکووکەوە ڕۆژین بەرەو هەولێر جادەی کەرکووک بە هەولێر سیارە بە پێ ڕۆژن وەکو ڕۆژی وەکو ناو بازاڕ وا بوو عەرەب لێوە هاکوور لێوە ڕۆشتەوە ئەوە شکاندنی ئەو جۆرە ئینهیزامە نەفسیەیە کە چی دروستەکە کە ئیشاعە دروستەکە بەس دکتۆر ببوورە یعنی ئەمە دلیل نیە لەسەر ئەوەی کە قورئان زۆر بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیەکە یعنی تۆ سەیریکە ئەم هەموو وردکردنەوە ئاواتە هەموو کەلەبراکانە گرێت بۆ مانای بۆی هیچ شوێنێک بنێڵێتەوە بیداتە دەست ئینسان بۆ خۆی چۆنەڵی مامەڵی لەگەڵاکە ئازاد بێلەوەی تۆ سەیریکە ڕیبات و جیهاد و قیتال و حرب و ئەمانەی هەر هەمووی جا کردوێتەوە غەز و فەتح و ئەمانەی هەمووی جا کردوێتەوە بۆ مانای کە هەرێکیان لە شوێنی خۆیان بۆەوەی ئەو چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان ئەوە بکات بە پرانسیب و بیکا بەوەی کە ئەمانە ئەبێ پێویستە وەکو پرانسیپێکی وەکو یاسایەک دەوڵەتی نیشتیمانی مامەڵی لەگەڵا بکرێت وەڵا حەقەتەن هەروایە من سەرەتاوە ئاماژەم بەوە کرد کە وتم ئیسلام یعنی مشکلەی نییە ئەبێ هێزی هەبێ هێزی هێزیش هەبێ بەڵام هێز چۆن بەکارهێنین لەکوێ بەکارهێنین کێ بەکارهێنێ هێز بەڕاستی نابێت بەدەست شخصێکەوە بێ تەنها یەک نەفەر ببێتە قاعیدی مطلق و بڕیادەری تەواو کولف و کول بکڕۆ ببرە خەڵک بکوژێ چکاتە هێز خەتەرە بێتە دیکتاتۆریەت سەرێک کێشێ بۆ دیکتاتۆری جۆرێ لە سەرپاندنی هێز بەسەر خەڵکە بۆیە کاتە بینین لە سەردەمی خولەفای ڕاشیدینە هەمویان چیان هەیە شورایەکیان هەیە ئایلی حەل و عەقدە بەبێ ئەوان فەرمان نادەن بۆ نییە بەڕیار بە ئەگە بێ شتێ باجای باش وڵاکە کۆ کاتەوانە ئێواڵن چی ئەبێت لە حەو کەس کەمتر 6 کەس کەمتر و حەو کەس کەمتر نەبوون ئەوە ئەگەر ئەلو سەردەمەی ئێوە حەو کەس لە ئەلی لە خیبرە و لە خەڵکانی شارەزا ئەلەم سەردەمەی کە وڵاتێکی فراوانە و کە هێزی جۆرا و جۆری هەیە و کە ئێستا بۆتە ئەسبابی وێرانکردن بەڕاستی پێویستی بەوە هەیە کە ورترە بێ حساب بۆ لایانی عسکەری و هێز بکرێ خۆ ئێستا سەرنج بە ئەوەی کە ڕۆدا لە وڵاتانی ئێستا عالەمی ئیسلامیە ئێستا هەمووی خەتای چییە خەتاوی هێز بەکارهێنرێت بۆ ئامانجێکی تایبەتی شخصی یا گروپێک یا دەوڵەتێک نەک بۆ ئامانجە ئینسانێک گەورەکە دەل ئیسلام ئابێ هێز بۆ ئامانجە ئینسانێک گەورەکە بێ ئێمە پارێزگاریە لە خودی ئەم مرۆڤە کەمانە کیانی شەرەفی ناموسی بپارێزین خۆ مەدینەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام هەمووی موسڵمان نەبوون هەمووی موسڵمان بوو یەهودی تیا بوو جوولەکەشی تیا بوو گاوری تیا بوو مەسیحی تیا بوو موسڵمانیشی تێدا بوو منافقینیشی تێدا بوو بەڵام ژیان پارێزراوی هەمویان دابینکردنی ئەم بوو هەمویان واجبی شەرعی بوو بەسەر دەوڵەتی ئیسلامی بیکە ئەوە نەبوو بڵێ وەڵام مادەم تۆ دینی من ناپەرستیت بۆ نێدانیشی لە وڵاتەیە
ئەمە قسەیەکە زۆر گرنگە بۆ یاڵم لە قورآانی پیرۆزدا ساوشەکەم تاواگە جیهاد کە دێ جیهاد هیچ علاقەیەکی ناچێت هەر بەردەوام لە ژیانی ئینسانەکە خوا فەرمێ ماڵدی ئیلا یومی القیامە بمێنێت تا ڕۆژی قیامەت هەمووشی داوە و بانگەواز و فێرکردن و تێگەیاندن و ئاشناکردن و جوانکردن و ڕازاندنەوەی ژیانی ئینسانە بە هەموو پرەنسیبە جوانەکانی جیهاد کاتە فێرکردن و مؤسسەی تعلیممان مؤسسەیەکی جیهادیە زانکۆ مؤسسەیەکی جیهادیە بەڵام جیهاد بەمانای تربیەکەی نەک بۆمانایی کە ئێستا زۆمی لێکراوە وشەی جیهاد دەبیستین یاسا بڕێنێتە بەرچاوان لە قورئان ئەوان نییە لە قورئانە هەر کاتێک جیهاد ڕۆشتە قیتال و قیتالی لێکاتەوە جیهاد باز ناکە چونکە با بزانین ئەم وشەیە زۆڵمی لێ مەکەن وشە زۆر گەورەیە دەست باشە مامۆستا قیتالیش بەشێک نین لە جیهاد قیتال بۆ پارێزگاری بەرهەمی جیهادە حەزەکەم بزانین قیتال بۆ پارێزگاری لە بەرهەمی جیهادە سەرنجی ئاەتەکان کە جەناب بخوێنەوە هەمویان باسی چیەکەن ئەوانەی کەوا زوڵمیان کرد ئەوانەی یقاتلون بأنهم ظلموا ئێمە ئەمانەوەی جیهاد دەکەین بۆی ڕەفعی زوڵم بکەین ئێگەر بۆمان نەکرا بە پرەنسیب بە قسە بە قوتار بە نووسین بە تعلیم بە زانکۆ بە مزگەوت بە میحرابەکانمان بە مەدرسەکانمان بە سیاست بە وەزارەتەکەت بە حکومەت بۆت نەکرا تۆ ڕەفعی زوڵمێ بکەی لە ئەخیر ئابێ بەرهەمی ئەو جیهادە پارێزین کە ئەم زوڵمە بەچی لابەرین ئەمجا پێویستەکە بە چەک لایبەرین بە هێز لایبەری ئەمە کەوابوو دوایین حەلەکە کە ئیسلام بەکاری هێنێ بۆ پارێزگاریکردن لە بەرهەمی جیهاد بۆ پارێزگاریکردن لە دابینکردنی ئەوەی کە جیهاد دەوێت دابینیکە بۆیە کە ئالێرەوە خەڵتەکە دروستە بێ ینی خەڵت تێکەڵاوکردنی وانی ئەم دوو چەمکە لێرە دروستە بێ وا نازانین قیتال غایە جیهادە غایە نییە قیتال وەسیلەیەکە ئامڕازێکە پارێزکاری جیهاد لەو شوێنە بەکاریهێنین کە ئیتر جیهاد ڕۆڵی نەما بۆ نەماتوان چونکە مەویست بووین لە گۆڕانکاری تەواو لەنا ئەو کۆمەڵگەیەدا ئەم ئینسانە زاڵمە ناگۆڕێ ئەو نەمان لەگەڵاوت بە هەمووش ئەسبەکان تاقی کرانەوە دەوری نەبوو لەم کاتەیە ئەمجا پێویستەکە بە عەقڵی هەمومان گەشتنەوە قەناعەتی نەکو یەک نەفەر بڕیابە من بڕیابە من تر وڵات تەواو کۆتایی هاچووکە من دوو قسەم لەگەڵا کە دۆیتە تەواو بە من کۆتایی نایە وڵام مەسەن فڵان کەسێک هەیە لەم وڵاتەیە زوڵمەکە من چون بەلایەتی قستی نەیویست و تۆشویتە تەواو نە ئەبێ پرەنسیبەکانی تریشێکەوە تاقیکەینەوە ئەگەر حەچیەک لە ئەسباب و ئەمڕۆ وەسائیلە ئەمڕۆ هۆکارە ئامڕازە بۆ چاکسازیەک ئالە و کۆمەڵگەیە بە کە تاقیمان کردۆ هیچ ڕۆڵی نەبینی ئەمجار ناچارە بین دوایین حەلمان بەکاربێنین کە قیتالە بۆ پارێزگاریکردن و بەرهەمی جیهاد دکتۆر جان بە نمونەیەکی بەرزەستە و نزیک بێنینەوە ئەوەی کە ئێستا لە دەوروبەری ئێمە گوزەرێ هێزێک هەیە ناوی داعشە وام هێزە ئیدعای خلافەت و جێڕانەوە خلافەتەکەوە خلافەت وەکو چوارچێوەی حکومڕانی ئیسلامی و ئەوەی کە بەرەنجامیشی لێکەوتە ئەو شەڕ و جەنگ و جیدالی کە ئێستا ئیکات بە ناوی جیهاد و ڕیبات و واروەها ئەوەی کە فتح و نازەم ئەم بابەتانێک نەفیر و بزەبت نەفیر و کە داوای ئەواکە کە نەفیری عام بۆی کە هەموو کەس بەعەد بە ئەبوبەکر بەغدادی بکە ئەم بە ئاوا بڵێن ئەم هێزە لەم هاوکێشەیە لەکوێیە پێم وایە ئەم هێزە لەم هاوکێشە لە هیچیانە نییە نەچۆتە ناو بازنەی ناتۆتان ناو ئەو بازنەی کە ئیسلام کە قورئان داوایەکە ئەم هێزە ئەوەندەی کە من زانیم ژیانە لە مێژوویەکی دیرینی زۆر کۆنا کە لە سەردەمێکە لە سەردەمەکانە مارەسە کراوە ئیعادەی ئەو تاریخەیە بە نەمەتێکی تر بە شێوازێکی تر شەرعەتی تاریخیان هەیە شارێتێکی بۆ لە مێژووا بەڵێ لە مێژوان نمونیان هەیە لە مێژوان نمونی ئالەم جۆرە قیتالانە موسڵمان کوشتن و خەڵک کوشتن و خوێن حەڵاکردنی خوێنی خەڵکی هەبووە چونکە جۆرە ئەفکار و مەدرسە هەبوون کە انحرافیان کردووە و لە دین تەجاوزیان کردووە خەڵکیان کافر کردووە کافرکردن بەلا زۆر ئاسان بووە ئاخر تەکفیری خەڵک زۆر ئاسان نییە ئێمە لە دنیادا حەقێک نەدراوە بە من بێم ئیمان لە تۆ بسەنمەوە کاتێککە خۆت تۆ ئێعتراف ناکەی بەبێ ئیمانی خۆت کێ سڵتەی داوە بە من تۆ کافرکەم کاتێککە خۆت ئێعتراف بە کوفرەکەی خۆت ناکەی نوێژەکەی ڕۆژ وەگری هەر ئەمڕۆ دوێنێ نەبیست وڵە وڵات تورکیا کافرە چووکە لەبەرەوەی هاوکاری خاچپەرستانەکە کەی ئەوە عیلەتەکە لە ئیسلامە خەڵکی پێ کافرکەی کاتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام بەرامبەر خالیدی کوڕی وەلید کاتێک کە ئەوێ دابەشکردنی هەندێک لەو ئاڵتون و بڵێن پاشینێک بوو وەرگیرا بوو دابەشێکی پێغەمبەری خوا پیا بەرامبەر پێغەمبەری خوا قسەیەکی زبری کرد خالید فەرمی ئەفەلا ئەضرب عنقه لە ئەستۆی نەدەم بقەتێنم هەر ئاوا هەیە پێغەمبەری خوا فەرمی لا لعله يصلي نوێژەکە خالی وتی زۆر لە کەسانە هەن نوێژەکاتم کەمی مصلين يصلي ويقول كمثل كلامه قسەش نوێژەکات وێنێ قسە ئەمیشەکە پێغەمبەری خوا فەرمی لە وەڵامێکی زۆر جوانی فەرمی لم أؤمر أن أنقب في قلوب الناس وأن أشق في بطونهم من فەرمان پێ نەدابێن دڵی خەڵکی کون کەم زانم چیتایە پێم نەوتراوە بێش سنگی خەڵکی شەق کەزانە چی لە دڵیا هەیە ئەوە ئیشی ئێمە نییە
ئیشی ئێمە سەیری ظاهری خەڵکەکەین ئەم خەڵکە کە موسڵمانە و ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله بەچی حکمێک لەکوێی دینە لەکوێی شەریعەتە لەکوێی پەیامی پێغەمبەری خوا ڕێدرا وەزیفەی تاکە وەزیفەی منە تۆیە فڵانە خەڵک کافرکەین ئەمە مەزاهیبێک هەبوو لە پێشترا جۆرە فکریان هەبوو بەڵام ئەمە پێچەوانەی سیما جوانەکە ئیسلامە ئیسلامی پیرۆز ئەگەر هیدایەتی پێ نەبێ حتمما شەڕیشی پێ نەبوو خەڵک ئەگەر نوری پێ نەبێت تاریکایی پێ نییە ئەمەی قرات داوە ئیسلام هاتووە هەموو پەیامەکانی نورە بۆ خەڵکی ناوێ خەڵخاتە ناو تاریکاییەوە لەبەرەوە پێغەمبەری خوا نەیفەرموو من حەز دەکەم وەکو بڵێن چۆن دایکێک پێی ناخۆشە ماڵەکەیەکەوێتە ناو ئاگرەوە چۆن پەپولێ بە دەوری شەمعێکە ئەسوڕێتەوانێ بۆ ئەوەی ڕوون عاشقی ئەو شەمع بووە منیش ئاواهی بۆ ئومەتەکەم نامێ ئومەتەکەم چ ناو ئاگرەوە ئەی باشە چۆن خێرا بە پۆل ئاخێتە ناو ئاگرەوە زۆر باشە دکتۆرجان کاتێکی زۆر کەم ماوە گەر ئەوەش بدەین بە دەستەواژەیەکی ترمان هەیە لە دەستەواژەی حرب چۆن ینی بە ئاوا بڵێن مانا کراوە یا با بڵێن ئەو مەفهومەی کە لە حربەکەوێتەوە لە ڕوانگە قورئانێک لە قورئانی پیرۆزە 6 جار وشەی حرب هاتووە بە فعلیش هاتووە فعلی ماضی بە فعلی مضارعیش هاتووە ئەم 6 جارێک کە هاتوون هێندێکیان يحاربون الله ورسوله ئەمانیان کە باسی ئەوەکە حربێک هەیە بە حربی کەلامیە حربی قسەیە حربی نەفسیە کە بیدایەتی وەک بڵێن ئەو تەنزیمە ئەگەیەنێ کە ئێوێ لە پێشترا لە ناو خەڵکە بە قسە بە زبان ئەساس و بنەمادانێ بۆی جەنگێکی عسکەری دروستکە پێشەکی ڕنگڕێژی بووەکە بۆیە حرب دوو لایانی هەیە لایەنێکی سیاسی هەیە لایەنێکی کە قسە و گفتوگۆ قسەیە بڵاوکردنەوەی قسەکانە لایەنێکی تری هەیە کە عملەیەکی عسکەری منەظەمە پێم وایە هەموو عملیەک مەسەن کاتێ پێوتێ حرب هەموو قیتالێک کە تەنزیم کراوێ ئەو قیتالە بەسەرکردا قیادەی هەبێ هێز جا کرابێتەوە هەر کەسە بزانێ ئیشی خۆی چۆنەکە بە فەرمان شەڕی کردبێ ئەوە پێوتێ حرب چونکە قورئانی پیرۆز کاتێک کە باسی ئەسیرەکە ئەسیر لە حرب عیگیرێ بۆیە فەرمێ فإما منا بعد حتى تضع الحرب أوزارها لا حتى تضع القتال أوزارها لێوە حرب بەکارهێنێ چونکە ئەسیر و ئەسا ئەوانەی کە پێوتی ئەسیر لە جەنگا ئەوەی لە جەنگێکی منەظەمی ڕێکوپێکا گیرابێ ئەمە خەڵکێکە چێ لەملا تەقەیەکە لە تەقەکە مەسەن جەماعەتێک هینەکە ئەمە پێ ناوتێ جەنگ چونکە ئەوە بۆ منەظەم نییە حربێکە دەوڵەتێکە بە منەظەمی کردوێتی نامنیشانێکی هەیە ئامانجێکی گەورەشی هەیە لە پێناوی ئەو ئامانجە جا ئامانجەکەی باشە یا خراپە هەردووکی ڕەگرێ هەیە شەڕی هەیە ئامانجەکەی باشە شەڕیژەی ئامانجی سەهل لە وڵاتی خۆمانە ئەوە شەڕمان ئێمە هەیە ئێمە لەگەڵ داعش شەڕەکەین ئامانجی ئێمە دیفاع لە خۆمان ئامانجی داعشی دیفاعی لەچی لە خۆیش و داگیرکردنە بەڵام ئامانجەکەی تۆ سەدا 90 خێرە باقی سادێکی بێڵینەوانە بۆ شتە سیاسەکان کۆ لە سابیسی بەڵام لە ساهشتای خێرە چوە دیفاع لەم وڵاتەوە لەم خەڵکێکەوە زیاتر لە 5 ملیۆن 6 ملیۆن کەسی تێدایە ظاهرەن ئەوەی کە ئێمە بینین دا ئەمە حربێکی منەظەمە بە قیادەیەکەکرێ سڵتەی دەسەڵاتێک ئەیکا تەوجیهەکە ئەو تەوجیهکردنی لە ئاراستەکردنیکی سیاسی تایبەتەوەیە بەماوەتی حرب کەوابوو حرب قیتالێکە لە ضیمنی چوارچێوەیەکی ڕێکخراوە یعنی هەر قیتالەکەی کە قورئان باسێکە بەڵام چی کراوە ڕێکخراوە قیتال فەرمانە بەوەی کە دروستە ئێمە جەنگکەین ڕەوادانە بە جەنگکردنەکە ئەو جەنگکردانە کە یەکەی جەنگەکانە بۆ شێوازە بن بەڵام کاتێک کە بوو بە تەنزیمێکی حکوومەت و دەسەڵات و قیادەیەکی بەدانرا و ڕێکخرا ئەبێتە نیزابێت پێوتێ حرب ینی دەکرێت بڵێن ینی کە باس لە حرب بکرێ واتە بریتێ لە کۆی ئامادەسازەکانی کە دەوڵەتێکە هەر لە ڕیباتەوە هەم لە خۆ ئامادەکردنەوە هەر لەوەی کە ئەوەی کە ئاەتێکی کە خوێنمانەوە وعید و لە لە هەموو بابەتەکان و بەس لەحزەی مەسەلەن بۆ منە قیتالەکە بریتە لە پێکدادانی هێزەکان پێکۆکە مشارەکەکەن و کەیتر کۆڵێن شەڕ و کوشتار لەبێدان دروستە بێ جا قسەکەمان لێرە ئەوەیە ئەمە من لێرەوە کاتێکگەڵم کە قیتال لە ئیسلامە موسسەیەکی دەوڵەتی شوورەی ینی بە ڕاوێژکاریە دروست نییە فرد حکم دەرکاتیایە ئالەمەوە لە مصطلحە وەرم گرتووە لە وسای مصطلحی حربەوە حرب ئەبێ موسسە بێ ئەبێت دەوڵەت بیکا ئەبێ قیادێکی گشتی هەبێ ئەبێ قیادە بە شورا ئیشکا نابێ حکمی تاکە شخص تیا دەور ببینێ چونکە ئەمەلیە منەظەم مەمەستەکە پێی ئەوەیە زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی شارەزا لە چەمکە قورئانیەکان و هەروە دکتۆرا لە فکری ئیسلامی زۆر سپاس دەکەین منی سپاسیەوەکەم بەڵێ بینەرانی خۆشەویست بیسەرانی عەزیز لێرەدا گەشتینە کۆتایی پرۆگرامەکەمان هیوادارم شتێکمان پێشکەش کرد بێ کە زەخیرەیەک بێ بۆ معریفەی ئێوە بۆ تێگەشتنی ئێوە تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ